لە 26 ئەم مانگە لە هۆڵی خاک لە شاری سلێمانی یەکێک لە بەرهەمە نوێیەکان یاخود بەرهەمێکی چاپکراوی شیعری یەکێک لە شاعیرەکان کە هەم شاعیرە هەم شێوەکارە کە ئەوی شادان عەلیە چاپ و بڵاوکرایەوە. پێش هەموو شتێ بەخێر هاتنتانەکەم کتێبەکەم بە ناوی زیوایە، زیوا گوڵێکی سپی لە کوێستانەکانی کوردستان. مش حەزم کردووە بۆ ناوە ناوی بنێرم چکە بابەتەکانم زیاتر پەیوەندی بە خۆشەویستی خاک، مرۆڤ، سروشت ئەم شتانەوە هەیە. کتێبی زیوا بەرهەمی 9 ساڵمە، لەم 9 ساڵەیە توانیمە بۆ شێوازە بە چاپی بگەێنم کە ناوڕۆکەکەی بریتیە لە چەندین پارچە شەعر، چەندین تابلۆی جوان و پەخشان و زائیدەن ژیاننامەم لە چەندین کار و چالاکیەکانە کە لەو ماوەیە کە ئەنجام داوە. من بابەتەکانم بڵێن ئەگە شاعیر بەیان شێوەکار بۆ من وەکو یەکە، چونکە زیاتر لە دەربارەی مافی مرۆڤ کار ئەەکەم. مافی مرۆڤیش خۆم ئەندامی باڵوێزی ئاشتی نەتەوە یەکگرتووەکانم و ئەندامی ئاشتی ڕێکخراوی نەتەوەی جیهانیم کە کاتێ لەسەر بابەتی مرۆڤایەتی کارەکەین. طبعاً چۆنەڵی چالاکیەکانمان لە دەربارەی مافی مرۆڤە بۆ شێوەیە کە شەعر لە مافی مرۆڤ نووسی و خۆشەویستی نیشتیمانیش پارێزگاریکردنی بۆ شێوەیەکی ئاشتی و بە خۆشەویستی و لەسەریەکەی.